ناوم شادی ڕێبوارە. ئەم دوکانە خنجیلانم داناوە سەرەتا بابەتی هەزاریم هەبوو زیاتر، اینجا وردە وردە ئیتر کردم بە شوشەوات و جوانکاری ناو ماڵ و پێداویستی ڕۆژانە شتی وردە و شوشەواتە، زیاتر بابەتی ئافرەتانە لەگەڵ حەزی ئافرەتەکانە ئەگەڕێم بەتابەتی شوشە یان هەر شتێک هەر جوانکاریێکی ناوماڵ بێ بزانم حەزیان لە چییە، بزانم خواستیان لەسەر چییە، زۆرتر ئەوە ئەهێنم لەبەر ئەوەی وا جوانترە وا باشترە مشتریش وا زیاتر ڕائکێکی کە لەگەڵ دڵی خۆیانە بگەڕێیت. لێرە تەنها من و خاتونێکی تر هەین لێرە کە خاوەنی دوکانی خۆمان بین بەبێ ئەوەی کە شاگردێکمان هەبێت، چووکە لەبەر ئەوەی وا خۆشترە ئەگەڕێت لەگەڵ حەزی خاتونەکانە زیاتر بۆ شوشەوات و ئەو شتانە، اینجا کە ئەو یەت بڵێن ئافرەتێکیەت لێرە ئەوەی کە مرتاحترە لە لای من بڵێن شوشەوات ئەبادیان حەزی لە شتێک بێت مرتاحە قسە ئەکات معاملە ئەکات بە بەراورد ئەوەی کە بچێ بۆ لای پیاوێک یا بچێ بۆ لای کەسێکی تر زیاتر لێرە مرتاحترە لەگەڵ منە. لەگەڵ ئەوەی شاڕۆژانە کە بڵێن خۆم ئەزانم چ شتێک جوانە چ شتێک ئەگونجێت ینی هەر شتێک زۆر زۆر جوان بێ مۆدیل بێت بڵێن ئەگەڕێم بە تایبەتی تاقمی شەکر و چای کتری و قۆری ئەگەڕێ بە دوای مۆدیلە بگەڕێم بزانم چی جوانە چی ئەگونجێت لەگەڵ شتێکی تری ناوماڵە زیاتر ئەو شتانە ئەهێنم لەبەرەوەی زۆربەی بابەتەکان دووبارەیە بەڵام ئەبێت بزانم چی تازەیە چی ئەگونجێت چی لەگەڵ حەزی خاتونەکانە هەیە ئەو زیاتر ئەو شتانە ئەهێنم. لێدا دۆلار زۆر زۆر بەرز و نزمی ئەکرد ئێمە کە ئەچوینە جملەکان زیاتر بەرز بوو دۆلار نەمانەزانین چۆن شت بێنین ئەمڕۆ ئەچوین بۆ جملە شتەکانمان ئەهێنا بەرز بوو دۆلار سبەی نێدا ئەوەزی زۆربەی شتەکانمان بە زەرەرە فرۆشتیان نامانەتوانی ڕاستی زۆربەی شتەکان سعری زۆر ناخینە سەری چووکە بەرزە دۆلار ئەبێت لەگەڵ گیرفانی خەڵکی ئەم ناوچەیەدا بگەڕێم زین چۆن ئەڕوا شتەکە چۆن سەرفە بێ. من خۆم زیاتر لەبەر حەزی خۆم بوو دانانی دوکانەکە سەرەتا بابەتەکانم زۆر هەرزان بوو ترکە حەزم لێبوو سەرەتا لەسەرەوە بوو دوکانەکەم دوایی هاتمە ئێرە وردەوردە فراوانترم کردووە ئیشەڵڵا بەتەما هەم زیاتر فراوانیشی کەم لە ڕاستیە لەبەر مەحتاجی نەبوو تەنها لەبەر حەزێکی خۆم بوو کە ئەم کارە بکەم خۆم زۆر زۆر حەزم لە بابەتی ناوماڵ و شوشەوات و ڕازاندنەوەی ناوماڵ و بەتایبەتی ئیشی مەتبەخ زۆرم حەز لێ بوو بۆیە حەزم کرد ئەم شتانە دابنێم و ئەم دوکانە خنجیلانە دابنێم و ببمە خاوەنی کاری خۆم. هەتا ئێستەیش وەکو شاگرد هیچ شاگردێکم نەبووەوە بەتەماش نیم شاگرد بگرم لەگەڵ ئەوەی شار لەگەڵ ئیشی ماڵا زۆر زۆر هیلاکە بم میوانداریە ئەم لاولایە گەڕانە سەفەرێکی خۆمە بەس ئیتر لەبەرەوەی کە حەزم لە ئیشەکەیە هیلاک نابم لەگەڵێ. رەج نییە زۆر زۆر دایک و باوەک بژێوی ژیان پەیدا بکات وا خۆشترەوە ئاسوودەتری کە خۆت خاوەنی کاری خۆت بیت.